کەمێک پێش ئێستا یەکەم تیزەری فەرمی بەشی پێنجەمی شرێک بڵاو کرایەوە کە ڕێک دوای 15 ساڵەکە 15 ساڵ تێپەڕێەوە بەسەر بەشی چوارەمە وەرن با پێکەوە بینەری یەکەم تیزەری بەشی پێنجەم بین فەرموو پێکەوە با بینەری تیزەرەکە بین و باسێکی بکەین یان خۆت ڕیاکشنێکی بۆ بکەم هەرچەنە حوتەم جارە سێریەکەم و ڕیاکشنم نەما سەیکەم بۆ سیشتەکانی تیکتۆک و فلتەرەکانی سناپەکە کچی هەیە ئێستا یعنی مناڵەکانی گەورە بوون ئەوە یەکێکیان لێرەیە دەرەکەوێ وەدەنی کچەکەی زێندایە بەڵێ جاگەر دیقەت بین ئەنیمەیشنەکە کواڵیتی زۆر بەرزترە لە جاران ئەنجا پیریش بوون کارکتەرە سەرەکیەکان شرێک و فیۆنا و دۆنکی پیر بوون بەجددی بیرم کردوم مە کاستەکەیە کاستە سەرەکیەکە دای ئەوە تا زێندایەشیان زیاد کردەوە مانی 12 ساڵی 2026 تر بەڵێ ئەوەش تیزەرەکە بوو هیوادارم بەدڵتان بوو بێ ئەو کاتەی بەشی چوارەم هاتووە من 10 ساڵ بووم ئێستا وا ئەبم بە 25 ساڵ ینی بەجددی فەرقەکەی زۆرە بۆی شایانی وەیە لە سینەما سەیریکەین پڕە لە یادەوەری ئەنجا ئەم ڤیدۆی بنێرە بۆ هاوڕەکانێ و ئەو هاوڕێیانە کە لە شرێک و فیۆنا هاچن لە ڤیدۆکای تایجانکە و بووە تایجانکە